2 مانگە گرفت بۆ موچە لە سنووری سلێمانی دروست بووەتەوە. جارێکی دیکە نەبوونی پارەی نەختینە لە بانکەکان و نۆرەی خانەنشینان دەستی پێکردەوە. بەشێکیان لە دوای نوێژی بەیانیەوە لە بەردەم بانکەکان نۆرەیان گرتووە و نزیکەی 12 نیوڕۆ پارە گەیشتووە و موچەیان وەرگرتووە. وەزعی خراپەیترەوە کاربەدەستانیەوە حکوومەتێ زانن کە کۆمەڵی خەڵکن نەساردی و گەرمیان نەچەشتەوە هاتوونەتە سەر حکوم پێکەنینیان بۆ خەڵکەیە. بەڵام ڕاستە ئەمڕۆ پەرلەمان و حکومە لە عێراق شێواوە دەوری نەماوە. ئەمە ئەو خەڵکە سزای ئەو کاربەدەستانەیە کە ئەمڕۆ سوکایەتی بێحورمەتی بە خەڵکەکەن. بە دەرەجە یەک حیزبەکەی من کە یەکێتی نیشتمانیە بە دەرەجەی 2 پارتی. ئەو 2 حیزبە حکومەتیان بە دروست کردو. بۆ ئێستا تۆ خزمەتێک کردووە بۆچی کە پارەی خۆتت پێ نادەم کردووە بەس خۆم دەرچووم لە شەڕی چیمەنات پێ شەهیدماوە بەخوا لە 1 دقە هەردوو حیزبەکە لە حدودیش خۆیان نەگرت. تێگەی وەڵی لە 2 شۆڕش پێشمەرگە بووم لە شۆڕ شێلول پێشمەرگەم و شۆڕشی تازەی پێشمەرگەم. نازان دەڵێن چین بۆ معاش بۆ پارەی واسە ئێستا کاتوە سەعاتیان زۆر نیو ئێستاکەوە هاتووەتە ئێرە. یانزانای چەندێک هاتوویان کەمیان زۆر نازانین. ئەو وەزارەت و موچەخۆرانەی دەکەونە کۆتایی لیستی دابشکردنی موچەوە ماوەی 2 مانگە لە سنووری سلێمانی گرفتیان بۆ دروست دەبێت. بەردەوامیش دەوترێت هۆکارەکەی نەبوونی پارەیە لە بانک و پەیوەندی بە نەگەڕانەوەی داهاتەوە هەیە. لە نۆرەی وەستان بە نەخۆشی و پیری و بێهێزی و دەستی لەرزۆکەوە هاوار و نیگەرانی خانەنشینان کاربەدەستان ڕاناشڵەکێنێت و بەم حاڵەوە ئەو بڕە موچەیە وەردەگرن لە پایدەیان ساڵ لە خزمەتیان. پێشەوەبی لەسەرە بەێ کەوت نەبەخۆ گەرماش سەغڕەتم گەڕامەوە زۆر گەرمە نەخۆش بێت و وەزعی تاوانە بێ بە تەمەناکەی ناتوانانی تەحمل ناکە زۆر گەرمە قەڵەباڵغەکەی بێحەدا ناتوانانی ئەبێ بکشیتەوە. ئێوە چەند ساڵ خزمەتان کردووە یانی ئێستەمەنێکی ئەوە مەکە ئەوە بەسەر چوو بۆ ئەی بۆیە و تەواو ئەی من لە هەرچەندێک و خزمەتم کرد بێ هەر خزمەتی نەکردو کوم لە پێش میشۆ ماشکی وەرەگرێ و تەواو ئەو ڕاستی کردو باسی چێکی باوکە بۆچی ئەوەنە ناوەمێدی تۆ؟ ناومێد نیم بەس ناومێدەوە هەیە خەڵکێک کە بووە غەدری لێکراوە خەڵکێکە بوو هیچ ئەزێتی نەکێشاوە گەیشتۆ بە پلەیەکی باش هەیە ئەزێتی کێشاوە خۆیت سفرە ئیتر تۆ پرسیاری چیەکەی باوکی من کێوە هاتون لێرە؟ وەڵی بیل لە 3 ملیێرم لە 3 بەیانیەوە ئەڵێن چی پارە هەیە یان دابەشی ناکەن؟ ئەو پارە هەو نایدەن بە خەڵی تاو. نیگەرانی موچەخۆران ئەوەیە کاربەدەستان نایانەوێت دۆخی ژیانی خەڵکی باش بکەن و مەبەستیان خزمەتکردنی خەڵکی نییە. خەڵک بە چەپڵە هێنایان نەسەر سفرەی ئامادە و ئێستاش ئاوا پشتیان لە خەڵکی کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.